حەزەکەم ببم بە میلیۆنێر. میلیۆنێر کەم نییە. چۆنی؟ زۆر سوپاس مەمنون. تۆ چۆنی؟ ساڵی 2025 چۆن بوو؟ ساڵی 2025 ساڵێکی باش بوو. دەستکەوتی باشم هەبوو هەرچەنە بۆ کوردستان تۆزە کارەسات هەبوو بەڵام سپاس بخوا باشە بۆ من زۆر باش بوو. باشیەکان بۆ تۆ چی بوو؟ پارەی باش تیا کرد؟ چۆن زانیم؟ وەڵای کاڵی باش بوو هەر وای بۆ چوو. باش بوو. پلانەکانم بۆ ئەم ساڵ پلانە بۆم ساڵ چییە بێ؟ حەزەکەم بۆم ساڵە بۆ ساڵی نوێ. ئاخر بۆ ساڵی نوێ حەزەکەم ئیش لەسەر خۆم بکەم لەسەر تواناکانی خۆم بکەم گرنگی بە خۆم بم لەلایەنی دەرونیەوە لەلایەنی مادیەوە حەزەکەم ببم بە میلیۆنێر. میلیۆنێر کەم نییە. خراپ نییە؟ بەڵام کەم نییە. باشە سارێگەکە. چەنە هەیە ئێستا چەنە کۆ کردۆتەوە؟ وەڵی حالیەن لە سفرام. لە سفر بە چییە گاتە میلیۆن ئەی هەوار؟ ئەجا قیچێکە بۆنە هەموو شتێ بە پلانە گە پلانەکەنم بە باشی بڕوا بۆنە. ساڵی 2025 خراپ نەبوو یعنی باش بوو. ئەی بێزگەلەوە بەتەمانی هاوسەرگیرکەی؟ هاوسەرگیریم کردووە. کردوتە؟ بەڵێ. ئەی مناڵ؟ نا. چینە؟ چی مناڵ؟ ئەڵێم ئەی بەتەمانی مناڵە هەبێ؟ هەتا یانیتە؟ نە وەڵام مناڵم نییە. جارێ خوا گەورەیە. بەڵێ. ئەی بەنیازی بخوێنیتەوە؟ نە وەڵا لە هەموو شتێک ئەزانم لە شتێکیش هەموو شتێک ئەزانم لەبەرەوە بەتەمای خوێندن نیم جارێ. لە ڤیدۆکانتە زۆر عەجوول دەرەکەوی چییە ئەم تایپە؟ ئەم تایپە چییە؟ وەڵی خۆی وزەیەکم هەیە ئەیتر بە حەرەکات دەریە بڕم و لە مۆزوعی ئیشکردنی شابە هەمان شێوە لەبەرەوەی خەڵک حەزەکە ئەو شتانە ببینێ زیاتر لە بواری جوڵە و وزە و ئەو شتانە ئیشەکەم. لە ماڵی شەوەی؟ وەڵای لە ماڵی شەوە مەڕ وەڵا. ئەنی هەرۆ نییە بەرکامێرە بێ؟ بەس حەزم لە چێش لێنان نییە. ئەی چی بۆ مێردە و؟ چی خواردنی ئێمە بەزەڵم حەزم لێنێ یعنی خواردن دروستەکەم بەس حەزم لێنیە دروستی دەستە خۆش دەرەچێ؟ ئەڕ وەڵا خواردەکانم زۆر خۆشە. منافەسەی ئەوە ناکەم کە لێرن. شتی ڕاقی بۆ دروستەکەی و ئەوروپیانە یا کوردیانە؟ وەڵا هەر برنج و فاسوولیا و مریشک و ئەو شتانە. ئەمەی ئەیتیە؟ چۆن؟ هەر ئەمەنی ئەیتیە؟ نەوەڵا حەزی لە چی ئەوی بۆ دروستەکەم؟ تازانی؟ کفتە نازانم بەسکو بازانم. ئەی سەر و پێزانی؟ سەر و پێش نازانم. ئەی یاپراخ؟ یاپراخ باشم یاپراخیش دەزانم. زوو دروستیەکەی یا چی؟ نەوەڵا زوو دروستی ناکەم. ساڵی جارێ؟ چکە دانی نایخواتر منیش دروستی ناکەم. پاساتان زۆرە؟ چیمان زۆرە؟ پاستا پاستاکەم خۆشە. هەفتەی چەند جار؟ هەفتەی نا مانگی 2 جار 3 جار ئاوە. خۆتان بە. زۆر سپاس.